سڵاوتان لەبێت بینەرانی ساری کرمانجی ئەم کاتتان باش لە دیدارێکی تایبەت بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویستین. لە میانی ئەم دیدارە باستێکێک لە بابەتە گرنگەکانەکەین لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران، ئاستی وەبەرهێنان و بابەتی وەبەرهێنان چ قۆناغێکی بڕیوە لە چوارچێوەی گرنگی پێدانی کابینەی نوێیەم لەگەڵ ڕاگەیاندنی ئیدارەی سەربەخۆ بۆ یەکەم جار بەڕێوەبەرایەتی گشتی وەبەرهێنان لە ئیدارەی سەربەخۆی سۆران کرایەوە. بارزانین کارەکانی ئەو بەڕێوەبەرایەتیە گشتیە لە بواری وەبەرهێنان چی لەخۆ گرتووە لەوەتەی کراونەتەوە کار و پرۆژەکان، پلان و بەرنامەی داهاتوویان بۆ گرنجینانی زیاتر بە وەبەرهێنان لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران. بۆ مەبەستە لەگەڵ بەڕێز مامۆستا دڵبان عومەر بەڕێوەبەری گشتی وەبەرهێنانی سۆران گفتوگۆ ئەکەین کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمانە. مامۆستام کاتتان باش. هەموو کاتێکتان باش، دووبارە بەخێر بێن. سوپاس بۆ ئەو دیدارەکە. مامۆستا با لەوە دەست پێ بکەین بەڕێوەبەرایەتی گشتی وەبەرهێنانی سۆران ئێوە خوڵەی بەڕێوەبەرایەتیەکی تازەیە، تەواو کەوتونەتە سەر پێی خۆتان و ئیش و کارەکان دەستی پێ کردووە. بەڕێوەبەرایەتی گشتی وەبەرهێنانی سۆران دیارە یەکێک بووە لە کارنامەکانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بە فەرمانی جەنابی سەرۆکی حکوومەت. ئەو ساڵە دەست بەکار بووینە بۆ ئەوەی کارنامەکانی ئەو کابینەیە بە شێوەیەکی پراکتیزەی بێتە وجود و بەنسبەت پرسیارەکەی جەنابشتان بەڵێ ئەمە لە دوای یەکەوە هەم بۆ میلاک هەم بۆ پێداویستەکانی بەڕێوەبردننی کارەکانمان تا ڕێژەی ساڵ 95 چێشەمان ئێستادا. مامۆستا لە دوای کردنەوەی بەڕێوەبەرایەتی گشتی وەبەرهێنان بۆ ئیدارەی سۆران ئاستی وەبەرهێنان چ قۆناغێکی بڕیوە لەبەرەوەی کە وەکو گوتمان دامەزراوێکی تازە بووە؟ دیارە پێشتر پێش ئەوەی ئێمە وەکو بەڕێوەبەری گشتی یاخود هەم بەڕێوەبەرایەتیەکەمان بێتە کایەوە، پێشتر زیاتر لە 9 پرۆژە لەو سنوورەیە بڕیاردرابوون، مۆڵەتیان پێدرابوو، ئیشیان لەسەر کرابوو. بەڵام هەندێک گرفت هەبوونە ئالنگاری زۆر هەبوو لە بەردەمیان بۆ ئەوەی هەم دووری بەڕێوەبەرایەتی گشتی وەبەرهێنانی هەولێر لەو سنوورە یاخود پێشتر کە چونکە لە 2007ەوە تا ئێستا دەڵێن تاوەکو 2020 تاوەکو دەست بەکاربوونی ئەو کابینەیە هەندێک ئالنگاری تریش هەبووی دی ئایا شەڕی داعشە یاخود کۆڤید بوو ئەو کۆڕۆنایە هەندێک ئاستەنجی دروستکردن. بەڵام دوای ئەوەی کە ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی گشتی دەست بەکار بووین بە تەواوی ستافەوە، ئێستا ئێمە لە دوای یەکەوە بە تەواوی بەرنامەکان هاتووینە ناو ئەو پرۆسەیە، وامان کردووە ئەو نۆ پرۆژەی کە پێشتر مۆڵەتی پێدراو لە ساڵانی پێشتر دۆسیەکانیان وەربگرینەوە، بچینە ناو مەیدانی پرۆژەکان لەکوێ کێشە و گرفت هەیە بە پێی یاسایەکانی یاسای ژمارەچاری 2006 وەبەرهێنانی واروها بڕیار ڕێنماییەکانی ئەنجومەنی باڵای وەبەرهێنان. ئەمە ئەو پرۆژانەمان لەکوێ گرفتی هەبووە خستووە گرفتەکانمان چارەسەر کردووە بە پێی یاسایەکە. و دواتریش لە مودەی ئەو کابینەیە ئێمە 3 پرۆژەمان هەبوو، مۆڵەتمان پێداوە نزیکەی دەستی تەمویلەکەی نزیکەی 50 ملیۆن دۆلارێک دەبیتن و پرۆژەی زیاتریشمان هەیە ئێستا لە ژێر مۆڵەتە نزیکەی 30 پرۆژەیەک دەبی و ئەوانەی کە لە ژێر دیراسن لەو ماوەیە کە پێشکەش بە بەڕێوەبەرایەتی گشتیمان کراوە و بەرهێنەری باش هەیە. مژدەی باشمان پێ ئینشاڵڵا شارە لە ڕووی وەبەرهێنان زیاتر پێش دەکەویتن. ئەمە شێکێکە لە بەرنامە و کارنامەکانی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی جەنابی ڕێزا کامەسفۆر بارزانی کە ڕایسپارت دوین ئەم کارانە بکەین. نزیکەی ئەوانیش 10 پرۆژەیەک دەبن و لە ماوەکانی داهاتووش ئینشاڵڵا دەبینین ئەو پرۆژانەی کە لە ژێر مۆڵەتە نزیکەی 30 پرۆژەیە کە تازە ئاماژەمان پێ کردووە دەچنە مۆڵەت و دەکەونە بواری جێبەجێکردن.
ماوساکرێت لەو سی پرۆژەی کە لە ژێر دیراستن و بۆ ئەوی مۆڵەتیان پێ بدرێت بۆ هاوڵاتیان ئیداری سۆرانی ڕوونکەیتەوە یەک جۆری پرۆژەن یا پرۆژەکان جۆرە و جۆرن؟ پرۆژەکان لە سێکتەری جۆرا و جۆرن، گەشتیاریە، تەندروستیە، سێکتەری پەروەردەیی تێدایە و هەروە نیشتە جێبوونمان هەیە، پیشسازیشمان هەیە و بازرگانیشمان هەیە و هەروەها لە ناو ئەوانشدا کۆمەڵگای وەرزشیشی تێدایە کەواتە بە شێوەیەکی گشتی تەواوی سێکتەرەکانی گرتن. ئەمانە ئەم ساڵ وەکو برێی مۆڵەتەکەیان پێ ئەدرێ یاخود دیراسەکە هێشتا دوور و درێژە؟ بەخۆی دیراسەکردن یاخود کەوتنە ئەوەی کە ئەو دۆسیانە یاخود ئەو پرۆژانە مۆڵەتیان پێ بدرێت بەخۆی پرۆسیەوە وەرهێنان ئێمە لەگەڵ هەموو وەزارەتەکان لەسەر خەت دەبین دەبێت ڕاوسەرنجیان وەربگرین، تەنیا بڕیارەکە بە لای ئێمە کۆتایی نایێت واتە ئیشەی وەبەرهێنانیشێکی تیمیە، دەبی ئێمە ڕاوسەرنجی هەموو لایەنەکان وەربگرین ئەوجا مۆڵەتیان پێ دەدەین بۆیە ئەوە پێویستی بەوەیە تا چەند بەڕێوەبەرایەتەکانی تر وەکو پێشتر وەکو ئێمە بەڵێنمانداوە بۆ خزمەتی و شارە بکەین وەکو تیمێکی ئیش بکەین وەر بەو شێوە ئینشاڵڵا لە مایەکی زۆر کەم زۆربەیان دەگەنە مۆڵەت. ئێستاش خەریکین ئینشاڵڵا لە مەودووە 2 یان 3 پرۆژەی دی کە یەکێکیان پەروەردەیە و هەروەها گەشتیاریەکیشمان هەیە لەگەڵ نیشتە جێبوونێک ئەوانیش دەکەون دەبنە مۆڵەت و دەکەونە سەر ئەرزی واقع. ئەمە شوا دەکات ئابووری سنوورەکە زیاتر ببژێتەوە، هەروە دەستی کاریش فەراهەم دەبی بۆ هەموو ئەو گەنجانەی کە حەز بە ئیش دەکەن دیت لە هەر بوارێک هەبیت وەکو کرێکار یاخود وەکو پارێزەر بۆ ئیشەکە یاخود وەکو ئەندازیار. سەباس لەو پرۆژەی پەروەردەکرد کە مۆڵەتی پێدراوە، ئەو پرۆژە پەروەردەیە چی دەخواگرێت بە ناوەڕۆکەکەی لای ئێوە ڕوونە؟ بەڵێ ئەو پرۆژەی کەم باسمان کرد ئێستا ڕێکارەکانی سەتا 95 تەواو بۆ بۆی بگاتە مۆڵەت. پرۆژەکە پێکاتوە کۆمەلگایەکی پەروەردەییە، ئەو کۆمەلگا پەروەردەیی پێکاتوە لە ئەوە باخچەی ساوایە ئەوجا قۆناغی بنەڕەتی و قۆناغی دوای بنەڕەتیش کە ئامادەی و دوای ناوەندی لەگەڵ. ئەمە بۆ سنتەری قەزای سۆرانە لە قەزاقانی تر جێگەجێک شوێنەکەی دیاری کراوە؟ بەڵێ ئێستا شوێنەکەی دیاری کراوە لە ناوەندی سۆرانە لە ئیداری سەربەخۆی سۆران. ئێمە بەرنامەمان هەیە لە قەزایەکانی دیکەش هەمان پرۆژە ئەنجام بدەین ئینشاڵڵا بە پێی کات و دەرفەتکە لە دواتر. لەوەتەی ئێوە وەکو بەڕێبەراتی گشتی کراونەتەوە هیچ پرۆژێک ئێستا کەوتۆتە واری جێبەجێکردن کە مۆڵەتی پێدرابێت و ئیش بکاتن؟ بەڵێ پرۆژەی پیشسازیمان هەبووە شیرەمەنی زوم کە لە قەزای مێرگەسۆر لە کاتی دەست بەکاربوونی ئێمە مۆڵەتمان پێدا دوای ئەوەی ئەم ساڵ 25 ئەو خزمەت گوزاریە پێشکەش بە خەڵک دەکاتن کە پێ ینی بەرهەمەکەی ماستە پەنیرە و هەروەها ئەوانەی کە لە شیر دروست دەکرێت. ئەم پرۆژەیە هەلیکاری بە شیر ئەساندۆ بۆ خەڵک و چ بۆ ئەوانەی بێکارن یا بۆ ئەوانەی لە گوندەکان بتوانن ئەو شیر و بابەتە سپیانێکە هەیە بگیرێتە ئەو کارگێ زیاتر لە 25 تاوەکو 30 بنکەی وەرگرتنی شیر لە تەواوی دەڤەری سۆران بەدایە لە مێرگەسۆر و هەروە لە سیدەکانیش ئەو بەرهەمە سروشتەکان وەردەگرن بۆی لەو کارگەیە بەکار بێنرێتن. ئەمە شوای کردووە هەموو ئەوانەی کە وەکو کرێکار لەناو کارگەکە یاخود لەو بنکانە ئیش دەکەن نزیکەی 300 کەسێک بێت. مامۆستا لەمێ ئەو پرۆژانەی باسی کرد ئەو سی پرۆژێ بەشی تەواوی قەزا و ناحیەکانی ئیدارەی سۆرانن ئەو پرۆژانە ڕەچاوی ئەوەتان کردووە کامە قەزا و کامە ناحیە بۆ کامە پرۆژە گونجاوترە؟ وەڵێ ئەمە بەپێی ئەوەی ئەو پلانی کە هەمان بووە پێشتر لەگەڵ زۆربەی بەرپرسانی ئیداری ئەو سنوورە دانیشتین بەڕێزان لە هەموو بەڕێوەبەرە گشتیەکان و بەڕێزان قایمقامێتی هەر ئێستا ئەو 6 قەزایی کە ئینشاڵڵا 6ەمە قەزاش خەلیفانەویش دەست بەکار دەبێت هەروەها لە سەرپەرشتی بەڕێز سەرپەرشتیاری ئیداری سەربەخۆی سۆران ئەمە وامان کردو شتێکی گشتگیردابنی بەڵام پرۆسی وەبەرهێنانیش وایە خۆی وەبەرهێنەر دێت لەکوێ ئارەزوو دەکات کارەکان ئەنجام بداتن چونکە تەمویل و هەموو ئەوانەی
ئەوەی خۆیتی بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێمە پلانمان هەبووە پێمان گوتون بەرنامی باشمان هەیە ئێستا پرۆژەمانەوە تازە باسم کرد لە قزای مێردەسۆر ئەوە دەست بەکار وەک کەوتۆتە خزمەت هاوڵاتیان لە چۆمان قزای ڕۆنج زۆر پرۆژەی نیشتە جێبوون و گەشتیاریمان هەیە ئێستاش بەردەوامە لێ هەندێکیان کەوتونەتە بواری ئەوەی کە خزمەت بە هاوڵاتیان دەکەن بۆ منە شنگڵبانە پرۆژێکی وەبەرهێنانە وهروەش کۆڕک ئەوەی کە لە چێن کۆڕک دروست بووە ئەوش ماماشەوە پرۆژێکی وەبەرهێنانە شاری لاوانی ڕۆنجزمان هەیە کۆمە ئەوش ئێستا هەندێک گرفت پێشتر هەبوون ئێستا ئەمە لەسەر ئەوە خەریکین لیژنەیەکمان پێکەنەوە پێدا دێتە لامان لەوانەیە پسپۆڕ بی لە ئیشێک بۆ من نیشتە جێبوون یاخود هەر سێکتەرێکی تکەیە کە ئەنجامیداوە لە شارەکانی تر ئێمەش لەناو پلانی خۆمان دیراسەی دەکەین یاخود دیراسەی پێویستیەکانی ئەو شارە دەکەین باشە بە هەموو قەزایەکانیەوە ئەگەر پێویست بوو پێشوازی لێ دەکەین ئەوەی کە ئەو دەیڵێتن ئەگەر پێویست نەبوو ئەو پلان و بەرنامەی کە ئێمە هەیتمان بۆ خزمەتی ئەو شارە بۆ جوانکردنی ئەو شارە بۆ پێداویستیەکانی هەموو شتە جێبوون وەتە ئەوەی یعنی ئالنگاریەکانی پێشنیشتە جێبوون یاخود تەندروستی یاخود پەروەردە یاخود گەشت و گوزارە یاخود ئەوەیە پرۆژەی کشتتوکاڵی پیشسازیە بازرگان شتێکە کە بمانەوێت گرفتەکان کەمتر بکەینەوە ئەو پرۆژانیان دەخینە بەردەم ئەوانیش بە دڵفراوانی شتەکان ماوەسە بەو پێی کە دیراسێکی بابەتەکتان کردووە بۆ نمونە ئیدارەی سۆران زیاتر پێویستی بە پرۆژێکێ لە بواری وەبەرهێنان دیارە ئیدارەی سۆران زیاتر چی ئەوێتن لە بواری وەبەرهێنان بە دڵنیاییەوە وەکو پێشتر باسمان کرد ئێمە هەموو کارەکانمان وا کردووە ئێمە لە ماوەیەکی کەم دەست بەکار بوون چونکە دویەم ساڵ بۆ ئێستا و حەوت مانگەی کە لێرەینە لەگەڵ تەواوی بەرپرسانی یەکەی ئیداری ئەو سنوورە و هەموو قەزایەکان ئەمە دانیشتنمان کردووە و داتای سەرەتاییمان وەرگرتووە زانیاریمان وەرگرتووە دیراسەمان کردووە لەکوێ پێویستیەکمان هەبی بۆەوەی ئەمە بیخینە بەرنامەمان پرۆمۆشنی بۆ بکەین تاوەکو ئێستامان وەکو لەسەر ئاستی دەستەش ئێمە پلاتفۆرمێکمان ئەعلام کردووە کە تەواوی کوردستانی تێدا بە تایبەت ئیداری سەربەخۆی سۆران هەموو ئەو پرۆژانەی کە پێویستن لەو سنوورە کە پێویستمان پێە ئەو شارە پێش دێخن ئابووری ئەو ناوچەی تەواوی کوردستان دەبژێنەوە دەستی و هەلی کار زیاتر دەکەن ئەمە لەوێدا جێمان کردوێتەوە ئەعلانمان کردووە خەڵکێکی زۆر باش پێشوازی لێ کردو ئێستاش لەسەر تەواوی ئاستی ئەوەی جیهان وە دەیبینن و پلاتفۆرمەکەش بە ناوی ئینڤێستینگ مامۆستا یەکەی نیشتە جێبوون ڕەنگ بە یەکە بلوانێک کە خەڵک زۆر خواستی لەسەر بە پێویست بێ بۆ ئەوەی خەڵک ئەوەی کرێچیە پێویستی بە یەکەی نیشتە جێبوونە بۆ ئەمە چی لە بەرنامەی ئێوەدایەوە بۆ بەرهێنان خۆی ئەمە دوای ئەوەی کە ئەو پێویست ئەوەی کە جنابت باسی دەکەی ئەمە بەرنامەمان هەبووە داتامان وەرگرتووە ئایا پێویستمان بە چەند یەکەی نیشتە جێبوون هەیە دوای ئەوەی کە ئەم ساڵیش بە بڕیار جەناب سەرۆکی حکوومەت ئێستا مۆڵەتی یەکە ئەوە پرۆژە نیشتە جێبووەکان نادرێتن بۆ چونکە دیارە پرۆژەکان زۆر بووینە بەڵام ئەوانەی کە پێشتر پێش ئەو بڕیارە کە مۆڵەتیان پێدراوە ئمە دراسەیەکی جددیمان کردووە ئایا ئەو شارە پێویستی بە چەند یەکە هەیە پێویستی بە چەند ئەویە لەناو ئەو هەموو یەکان لەناو چەند پرۆژە جێی دەبیتەوە ئەوە بانجەوە بەرهێنەرمان کردووە جێگامان بۆ کردنەوە زەویمان بۆ دیاری کردن هاوکار بوونە ڕۆتیناتمان بۆ کەم کردن ئێستاوە دەبینن یەکێک لەوانەیە کە شاری ڕۆزایە دوایەوەی کە 12 ساڵ وەستا بوو بەهۆی وجودیەت و هێنانەکایەوەی بەڕێوەبەرایەتی گشتی و وەرهێنانی سۆران لەناو ئیداری سەربەخۆی سۆران ئێمە وامان کردووە ئەوە بێتە بواری جێبەجێکردن ئێستا نزیکەی 700 وا خەریکە دروست دەکاتن نزیکەی لەو ماوەی ڕابردوو کە دەست بەکار و ئێستا نزیکەی 200 خەریکە تەواو دەبێت بێ ئەوەی هیچ فرۆشتنێکی بۆ بکاتن ئەوە بۆ ئەوەیە ئەمە هەم سیقەی پێشتر بگەڕنەوە بۆ خەڵکەکە شتەکان یعنی بەلاڕێدا نەبردرێن دەبی نمونەیەکی تەواو نموزەکیش تەواو باشتر پێشکەش بکەین و هەروەها گرفتەکانی بەردەم نیشتە جێبوونیش کەم بکەینەوە لەناو ئەو یەکە نیشتە جێبوونانش
گرفتی زیاتریش چارەسەر دەبیتن چونکە لە ناویاندا خزمەتگوزاری زۆر هەنا بۆ نمونە لە ناویاندا دەبێت چونکە شارێکی گەورە دەبێت قوتابخانەی تێدابی و هەروەها تەندروستی تێدابی بنکەی ئاگر کوژێنەوەی تێدابێت زۆر بێ خزمەتگوزاریەکان لەو شارەدا فەرە. مامۆستا لەسەر شاری ڕۆزا پرسیارم هەبێ بەڵام بە بڕیاری سەرۆکی حکوومەت 20,000 یەکەی نیشتەجێبوون بۆ کرێنشینان بزان پشتی ئیدارەی سۆران بە تەواوی دیاریکراوە و کەی دەست پێکرێت. ئەمە پێشتر لەگەڵ دەرچوونی فەرمانی جەنابی سەرۆکی حکوومەت ئێمە هاتوونە سەرخات ئێمە کۆبوونەوەی زۆرمان کردووە لەگەر تەواوی لایەنە پەیوەنددارەکان لیژنەیەک پێکهێنراوە بە سەرپەرشتیاری لێرە مەبەستم لەو سنوورێ بە سەرپەرشتیاری ئیداری سەربەخۆی سۆران و هەروەها چەند بەڕێوەبەرێکی گشتیش لەناو ئەو لیژنەیە ئەندامن بۆ ئەوەی ئەو فەرمانە بکەویتە بواری جێبەجێکردن. ئێمە زەویمان بۆ دیاری کردوون ئێمە هەموو ئەو کەسانی کە فۆرمەکەیان پڕ کردووە پێشکەشیان کردووە کە ئەو یەکەی نیشتەجێبوونیان بۆ دەربچێت یەکە نیشتەجێبوونەکان کە بۆ کەم دەرامەت و فەرمانبەری کەم دەرامەت و هەموو ئەوانش دەبی هیچ کەسی شایستە بن واتە کرێتی بن ئەو جە شایستەکان ئەوانن کە خانوویان نییە کە زەویان نییە و هەروەها لە پێشینەی خانوبەرە نیشتەجێبوون سوودمەند نەبوون. ئەوان دیراسی ئەومان کردووە زیاتر نزیکەی 2500 کەسێک ئەم داواکاری پێشکەش کردو لەو سنوورە ئێمە دیراسەمان کردووە زۆربیان شایستە و پێداچونەوە دەکەین زیاتر و دەشدرێتە گەنجەکانیش بەڵام ئەو گەنجانەی کە مەبەستمان لە سەڵتەکان دەبی تەمەنیان لەسەر 30 ساڵ بی و لە بواری واقعی ئێمە چمان کردووە بێجگەلەوانە ئێمە زەویمان بۆ دیاری کردوون چەسپانی سنوورمان کردووە کە ڕێکارەکان ڕای پلان سازی وەردەگرین چونکە دەبی پلانی ئەو هەرێمی ئێمە بزانین دەگونجێت ئەو شتەی بکرێت ئەو جە سێکتەرەکەمان بۆ دیاری کردووە چەند وەبەرهێنەرێک ئێستا لە پێشبڕچێدا ئێمە دواتر تاکید ئەگەر کامە وەبەرهێنەر وابی بە کەمترین نرخ بیکا بە باشترین کواڵیتی بۆی خزمەتی ئەو شارەی بکە بۆی چکە ئەو کەسانە کەم دەرامەتن بۆی بتوان بە کولفەیەکی کەمتر ئەم یەکانیان دەست بگاتە دەست و تێدا سوودمەند ببن خەریکی نێدی ئەوە دیراسە دەکەین ئینشاڵڵا لە ماوەیەکی کەم ئەوانیش باشە دەکەون بواری جێبەجێ. شاری ڕۆزا کە ئاماژەت پێدا ئێستا گەیشتۆتە چ قۆناغێک و شێوازی ئەو کەسێک بێتە خاوەنی یەکەی نیشتەجێبوون لە شاری ڕۆزا ئەبێت چمەرجی و چی تێدا هەبێت گشت بۆ ئەوەیە خزمەتگوزاری کە بۆ گشت کەس یعنی هەموو ئەوانەی کە توانیان هەیە ئەمەوەکو 20,000 یەکەی نیشتەجێبوونی کەم دەرامەت ئەوانە نییە شارێکە وەکو شاری ئەوەی لاوانی ڕەواندوزە هەر کەسێک توانای دارایی هەبێت دەتوانێت بچیت سوودمەند بێت لەوێ بەڵام ئێمە تا ئێستا بە وەبەرهێنەرەکەمان گوتوت کە کڕین و فرۆشتن بە یەکەکان ناکاتن تاوەکو نیوەی زیاتری تەواو دەبێ وارەوە چەند نمونەیەکی خەریک ئێستا ئامادە دەکا پێم وابە بیتن هەفتەی داهات ئینشاڵڵا نمونەیەکی جوان ئامادە دەبێتن ئەوجا کە ڕێکارەکانیش ئێمە بۆی زیاتر ڕوونی بکەینەوە داوا لە هەموو هاوڵاتیان دەکەین ڕاستەوخۆ کەس ناچیت لە هیچ یەکێک ئێستا و لە داهاتوش ئەوەی پێشتریش ڕاستەخۆ تێچووی خانووەکە واتە کڕینەکە پارەکە نەداتە وەبەرهێنەر ئێمە یەکەی چی حیسابیمان کردوتەوە بۆ مەبەستە لە یەکێک لە بانقەکان لێرە ئینشاڵڵا لەمە دووە ئەعلانی دەکەین ژمارەی یەکە حیسابێکە چەندە هەمووش بۆ ئەوەیە خوا نەخواستە تاوەکو نەگەن بە مافی خۆیان پارەکەیان لە دەست دەرنەچێت. زۆر باشە مامۆستا جگە لە شاری ڕۆزا ئێستا شاری لاوانی ڕەواندز کۆمەڵی خەڵک گلەی هەبوو کەم و کورتی تێدا هەبوو وەکو پێویست جێبەجێ نەکرابوو بۆ ئەمە بەدواداچوونتان کرد و دەرکەوت کە کۆمەڵە کەم و کورتی هەیە لەو پرۆژەیە. بەڵێ ئەمە دوایەوەی لێرە دەست بەکار بووین لیژنەیەکی تایبەتمەندان لە ناوبەڕی بەلایەتی گشتیمان دروستمان کردووە لەسەر ئاستی ئیدارەی سۆرانیش ئێمە لیژنەیەکی تایبەتمان دروست کردووە بە تەواوی گیر و گرفتەکانی ناو شاری کۆمەی لاوانی ڕەواندزدا چۆتەوە لەمە دووە ئەمە بەرهەمی دەبێت ئەو لیژنەیە ئێستا یەکێک لە کارەکانمان ئەوەیە
وەبەرهێنەرەکە بگۆڕین بیدەنی وەبەرهێنەرێکی تکە بەڵام ئاستون میکانیزم و بەرنامەیەش چی تۆکمەوان بۆ داناوە بۆیە ئێستا هیچ شتێک لە پێم باشنی ئەعلانی بکەین بۆ ئەوەی ئەمە وەبەرهێنەرە دێن چون هەندێک مەرجمان بۆی هەیە و توانای ئەویش دەور دەبینیتە بێت لێرە ئەوانەی کە سوودمەند بوونە پێشتر یاخود ئەوەی کە مافیان خوراوە باشە یاخود ئەوەی کە خزمەت گوزاریەکان وەکو پێویست دروست نەکراون بە هەموو ئەوانە دابچیتەوە بەرنامەیەک دابنێ پرۆپۆزڵێک شتێک پێشکەش بێمە بکە ئێمەش هەندێک هاوکاری بکەین بۆ ئەوەی شارەکە بە تەواوی بکەوێتە خزمەتی دانیشتوانی ئەو شوێنە و تەواوی دەبێت بە کورتی و پرسیارانم وەڵام دەیتەوە شوقەکانی بادلیان گلەیەکی زۆر هەبوو لەلایەن خەڵکەوە چەند ساڵە دروستکراوە خەریکە تێک دەستنەوە دابەش نەکرانەوە خەڵک سوودی لێ نەبینەوە لە دوێنێ پرۆسەی پێکردنەکەی بۆ کرا ئێستا لە زاری بەڕێستەوە وەکو بەڕێوەبەری گشتی چی بە خەڵکەڵێ ئەو یەکە نیشتە جێبوونانە بۆ چێنە ئەو یەکە نیشتە جێبوونانە کە لە تەواوی قەزایەکانی سنووری ئیداری سەر بەخۆی سۆران هەن لە شارۆچکەی چۆمانە مێرگە سۆرە ڕەواندوزە لێرەش هەیە ئەو هەموو ئەو نمونانە بوون بۆ خەڵکی کەم دەرامەت بۆ خەڵکانی کە پێویستیان پێە ئەمەوەزە بە حکومەتی هەرێم دروستی کردە بە سەرپەرشتی وەزارەتی ئاوادانکردنەوەیە ئێمە دڵنیابن دەرخستێکی باشمان بۆ کردووە لەسەر ئاستی ئیدارەی سۆران بەڕێز جەناب سەرپەرشتیاری ئیدارەی سەر بەخۆی سۆران سەرپەرشتی ئیشەکە دەکاتن کەی تەواوی خزمەت گوزاریەکان تەواو بوون واتە بە تەواوی نوێژەن کراوە جگە لە ڕێگاوبانەکەی ئەوجا میکانیزمێک دابنرێ بۆ ئەوەی چێ شایستەیە ئەم شقانەی بەر بکەوێت دیار نیێستا بۆ چێ پێم وابی هەر بۆ ئەو خەڵکانەیە کە یعنی کە تاکید بەرامبەر هیچ مقابلێک نیە پێم وابی تا ئێستا ئەوەی کە لێ تێگەشتن بەرنامەمان هەبی بۆ ئەو کەسانەیە کە هیچ سوودمەند نەبوون لە هیچ شتێک و پێویستیان پێواتە کرێتی و کەم دەرامەت و خەڵکی هەژاری ئەم شارن بەڵام دیسان دەڵێم ئێمە تا ئێستا چوارچێوێکی تەواو نەگەیشتونێتە ئەوەی بۆ کوێ بیتن لەمە دووە لە ئەعلانەکەی با لەسەرمان زۆر نەکەویتن پێویستمان بەوێ تەواوی خزمەت گوزاریەکان بگاتەوە تەواو نوێژەن بکرێتەوە بێزگە لە ڕێگایەکە کە زیاتر چەند مانگێکە خەریکن لەوانەیەوەش ئاگادار بن بۆ ئەوەی تەواوی خزمەت گوزاریەکانی بۆ بچی شایستی ئەوە بژیان تێدا بکرێتن کە تەواو بوو دڵنیابن لە پرێس کۆنفرانسێک ئەعلان دەکرێت چێ ئەم 144 یەکەنیشتەجێ بۆ بەرچێرەکە بەڵێنەتەن ئەم ساڵ ئەو بابەتە تەواو بێت و بەر لە کۆتایی هاتنی ساڵی 2023 خەڵک لێ نیشتە جێبێ بەخۆی بەڵێنی کار زیاتر ئەبینی بە ئالنگاریەکان یاخود زیاتر پێویستی بەوێ ئەوانەی کە جێبەجێ دەکەن لە کۆمپانیایەکە یاخود ئەوانەی کە دێن پرۆژە و شتەکان ئەوانی کە دەرخستەوان بۆ کرۆ جێبەجێ دەکەن چونکە پێویستی بەکاتەوەیە زۆر ناتوانانی بەڵێن سەتا بەڵام ئامانجمان ئەوەیە بەڵێ کە نۆژەنی بکەنەوە دەرخستێ بۆ کراوە بە گوژمەیەکی بۆ دانراوە دەبی ئەمە خلاصبی ئامانجەکە ئەوێ دەبی بکەوێتە خزمەتی هاوڵاتیانی شایستەی ئەم سنوور مامۆستا لە دوا پەیامت بۆ خەڵکی سنووری ئیدارەی سۆران وەکو بەڕێوەبەری گشتی وەبەرهێنان چی بە خەڵک ئەڵێ لە نێو پرۆژەکانی تۆ مشتەی خۆشیە ئیدارەی سۆران ئەبوژێتەوە ئەچێتە قۆناغێکی تازەوە تاکید هەر هێنانەکایەوەی تەواوی ئیدارەی سەر بەخۆی سۆران لە ناویشاندا بەڕێوەبەرایەتی گشتی وەرهێنانی سۆران دەرفەتێکین بۆ بژانەوەی ئابووری دەرفەتێکین بۆ زیاتر هەلی کار بۆ گەنجانی ئەو سنوورە دەرفەتێکین بۆ ئەوەی پەنجەرەیەکی کراوەین بۆ ئەوەی خزمەتی هەموو سێکتەرەکان دەکەین و داواشمان لە هەموو هاوڵاتیان ئەوێ ئەگەر پرۆژەیەکی ئێمە چەند مەترێک لە زەویەکانی ئەوان یاخود لەسەر ڕێگایەکی پرۆژەی ئێمە لەسەر چەند مەترێک لە زەویەکانی ئەوان هاوکار بن ڕێگر نەبن چونکە ئێمە ئامانجمان خۆمان نییە ئامانجمان ئەوەیە ئەو شارە جوانتر بکەین پێشکەوتوتر بکەین بژاوتر بیت هەموو سێکتەرەکان ڕنگدانەوەیکی تەواوی هەبی ئامانجە گشتێکش ئەوەیە خزمەتکردنە و چەسپاندن و بە پراکتیزەکردنی بەرنامەکانی کابینین
نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی ڕێزار جەنابی سەرۆکی حکوومەت کە ئێمە ڕاستپاردووە بۆی خزمەتی ئەو شارە. دوا پرسیاری من زەوی پێویستان هەیە بۆ هەر پرۆژەیەکی وبەرهێنان؟ لەم شارەدا وەکو جەنابیشتان ئاگادارن چونکە نیشتەجێ ئەو شارن کە بە شێوەیەکی زۆر خێرا گەشەی کرد وای کرد زەویەکان کەمتر بمێنێنەوە، بەڵام لەگەڵ ئەوەشدا ماستەر پلان هەیە، فراوانکردنی ماستەر پلان لە بەرنامەدایە، ئەمانجە زەوی باشیش هەیە، بەس ئەوەندەیە پێشتر چونکە لێرە زیاتر سنوورێکی کشتتوکاڵی بوو، زۆر خەڵکەکە بە سەنەدی کشتتوکاڵی ئەوانە زەویان هەیە وەریان گرتووە، بۆی ئەمە داوا لەوانە دەکەن هەرچەندە یاسا سەروەردەبێتن تعویز هەیە، ئەمە مافی کەس ناخۆین لەو ئەوانەدا لە جێبەجێکردنی ئەو پرۆژان لە بەرامبەرەوەی کە خزمەت شار دەکەین، شارەکە جوان دەکەین، سێکتەرەکانی لەکوێ کێشەمان هەیە، گرفتمان هەیە، کەمترین خزمەت گوزاری ئەمە ئەو سێکتەرانە زیاتر دەبژێنینەوە، پرۆژەی جوانتر و باشتر دەین، لە بەرامبەرەوەشدا مافی کەس ناخۆین، بەڵام دیسانیش دەڵێن پێمان خۆشە هەموو خەڵکانی کە زەویەکیان بەناوە یاخود بۆ کشتتوکاڵی یاخود بەهەر شێوەیەشکە کە وەریان گرتووە هاوکار بن بۆ ئەوەی ئەمە بتوانین زۆرترین پرۆژە لەو سنوورە ئەنجام بدەین و سوپاسی هەمووشیان دەکەین تا ئێستا زۆربیان هاوکار بن، زۆربیان پاڵپشتی حەز دەکەن ئەو شارە زیاتر ببژێتەوە و ئێمە سوپاسیان دەکەین، پێشوازی لە هەڵوێستیان دەکەین، بەڵام پێمان باشە لەمە باش بەردەوام چونکە ئامانجی ئێمە ئەوەیە ئەمە بەگشتی وڵات پێش بێخین بە تایبەتی سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران چونکە شوێنێکی گەشتیاریە، شوێنێکی کشتتوکاڵیە زیاتر، ئەمە ئەو پرۆژانشمان ئینشاڵڵا زیاتر دەبیتن و بەرنامەشمان بۆ ئەوانە هەیە، ئەو نیە ئەمە بەس تەرکیزمان کردوتە سەر نیشتەجێبوون یاخود سێکتەرەکانی تەندروستی و پەروەردە، هەرچەندە ئەوانیش پێویستن، بەڵام ئینشاڵڵا لەمە دووە موژدەی خۆش دەبی، دەرفەتی خۆش دەبی، ئەوانەش هەموو قسەکان ئەوەی کە ئەمە دێڵێین پێمان کەمتر ئەمە دەردەکەین لە ڕاگەیاندەکان، ئەوەش بۆ ئەوەیە ئەمە ویستومانە وەکو هەفتەی پێش ئێوە دیتان ئەمە لەسەر زەوی شتیان پێشان بدەین بەڵێ هەمانە، بەڵێ کارمان ئەنجام داوە، بەڵێ هاتوین خزمەتی ئەو شارە بکەین و هیچیش بە منەتی نازانین، واجبی خۆمانە، خەڵکی ئەو سنوورەش شایستەی ئەوەیە ئێمە ڕاست پێدەداین لای جەنابی سەرۆکی حکوومەتەوە بۆ ئەوەی خزمەتی تەواوی خەڵکی ئەو سنوورە بکەین چونکە شایستەنە، چونکە قوربانیان داوە. دووبارە بەخێر بێن. سپاس بۆ ڕێزیشت کە بەڕاشکای وەڵامی پرسیارەکانی ئێمەدایەوە بەڵێ بینەرانی ساری کرمانجی ئەوەی بینیتان میدارێکی تایبەت بوو لەگەڵ دڵوان عومەر بەڕێوەبەری گشتی وەبەرهێنانی سۆران بۆ قسەکردن لەسەر کار و پرۆژەکانی وەبەرهێنان لە سنووری ئیدارەی سۆران کە دامەزراوەیەکی تازە بوو لەگەڵ ڕاگەیاندنی ئیدارەی سەربەخۆی سۆران هاتەکایە بۆ زیاتر خزمەتکردنی سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران تا لە بیدارێکی نوێ پێتانەکەینەوە کاتێکی شاد و ماڵەوە.